دەم باش بینەرێن بەڕێز خۆشحالین جارێکا دی ئەموو هین دیدارێکا دیە تایبەت گەشتینەف ئێکود و ji bo wêyekê dîdara vê carê jî em behsê yada damezrandina êketiya Niştîmaniya Kurdistanê bikeyin û ewa qonaxên têda derbas bûyt heman dem da behsê Kongrê çar yê êketiya Niştîmaniya Kurdistanê bikeyin û behsê wan kara bikeyin ew ên Kongrê çar pstoyê xwe vegirtî û çawa encam dayîne heman dem da dê behsê helbijartinên dahatî yên hikûmeta Iraqa federal keyin û ew lêknîzîkbûn û ew hevpeymaniyên êketiya Niştîmaniya Kurdistanê kirîn. Ev giftûgû dê gel mamostayê zor hêja mamosta Aras Mihemed Axa endamê serkirdatiya êketiya Niştîmaniya Kurdistanê û berpirsê malbendê çarê badînan dihêne giftûgû kirin hînên hêja jî bînerên me bin dê ev giftûgû pitir rawşkevin. Mamosta tu gelek xêratî ser زۆر زۆر سپاس مامۆستا یادا دامەزراندنە یەکەتیە نیشتیمانیە کوردستانی دەست پێ کرد جەنابێتە پیرۆز بیت. سوپاس لە ئێوە و سەرجەم ئەندام وڵایەنگرانی یەکێتی نیشتیمانیی کوردستان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی بادینانی خۆشەویست پیرۆز بیت. ئینشەڵا هەموو ساڵێک پڕ بەرەکەت و پڕبێت لە دەستکەوت بۆ گەڵەکەمان چونکە یەکێتی نیشتیمانیی کوردستان حیزبێکە کە لە مێژووە لە نەبوونەوە ئەم ئاشتی و ئارامی و ئەو حکومڕانی ئێستا هەیە بەرهەمی یەکێتی نیشتیمانیی کوردستانە. دەستخۆش مامۆستا ئەم دەهینێت ناف پرسیارێت خۆدا هەر تشتێک چێت بیت ئەگەرێک هەیە چه ئەگەر بوو چه هۆکار بوو و یەکەتی چێ ببیتن. خۆتان دەزانن بزاوی ڕزگاری خوازی میلەتەکەمان چەندین قۆناغی سەخت و دژواری تێپەر کردووە هەمیشە خۆشی و ناخۆشی زۆری تێدا هەبووە بەداخەوە دیارە خۆتان دەزانن هەرە سێنانی شۆڕەشی ئەیلول وە خەونەکانی میلەتەکەمان کە هەمووی چۆ ژێر گومانێکی گەورەوە کە ئیتر پێشمەرگاوە هیچ هێزێکی تر شۆڕش جێر بتوانێت کە جارشتی شۆڕش بکاتەوە لە هەرێمی کوردستانی عێراقاوە بتوانێت ئەم قۆناغانەی کە میلەتەکەمان لە ڕابردوو خەباتی بۆ کردی گاشتە ئامانجەکەن بۆیە خۆتان دەزانن سەرۆک مامزەلال ڕابەرێکی گەورەی میلەتەکەمان بووە دایمەن بیر و باوەڕەکانی و ئەو فەلسەفە و دووربینی سەرۆک مامزەلال کاریزمایکی گەورە و بۆ میلەتەکەمانەوە خۆشبەختانە لە یەکی شەشەوە با بڵێن پێشتر 23 مانگی 5 لە دیمەشقا کە بیرۆکەی دروستکردنی یەکێتی نیشتیمانیی کوردستانیان داناوە لە ڕاگەاندنە بەڵاویان کردەوە ئەمە بۆ دەستپێکەشی گرنگ بۆ قۆناغێکی نوێی کوردایەتی لە هەرێمی کوردستانەوە بۆ قۆناغێک کە خەڵک لە نائومێدیەوە ئومێدێکی بۆ دروست بووە سەرۆک مامزەلال لەم کاتەیە کە توانی لە دامەزرێنەری یەکێتی نیشتیمانیی کوردستان بنیادەشی زوان لەسەر ئەم حیزبە دامەزرێنەویش کۆم حەوت کەس کە هەمویان شادەی بەرزشیان هەبووە دکتۆریشیان تێدا هەبووە بۆیە یەکێتی نیشتیمانیی کوردستان لە کات و ساتێک دروست بووە کە هەمیشە دەبی بڵێن ئەمە حیزبی ئومێدە بۆ هەمیلەتەکەمان و بۆ هەرێمی کوردستان ئومێدێکی گەورەی بەخشیەوە تەنانەت دوژمنانی دەرەوەی هەرێمی کوردستان و دوژمنانی ناوە هەمیشە ئاوات و ئارمانجیان ئەوە بوو کە یەکێتی نیشتیمانیی کوردستان ناتوانێت شۆڕەش بکاوە ناتوانێت ئەو ئامانجە گەورە و پیرۆزانە و بەهانەی کە سەرۆک مامزەلال و هاوڕێیەکانی دایانڕشتۆ بۆ یەکێتی نیشتیمانیی کوردستان لەسەر بڕۆم بۆیە مەڵام خۆشبەختانە و بە ئومێدێکی گەورەوە سەرۆک مامزەلال و هەواڵەکانی هەموو خەڵکێکی زۆر لە ناوە و دەرەوە پشتیوانی یەکێتی نیشتیمانیی کوردستان و تا دروستبوونی دوای ساڵێک دروستبوونی شۆڕەشی نوێی گەڵەکەمان کە ئەمە بەڕابەراتی یەکێتی نیشتیمانیی کوردستان و سەرۆک مامزەلال بۆ تریسکێشتر لە شاخەکانی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانیی کوردستان خۆتان دەزانن لە مێژووەکەی کە توانی ئەم قارەمانێتی گەورانە چ لە شاخەوە چ لە ناوە کە چاڵاکی زۆرە و زۆر وە حکوومەتی عێراقی پێ هەرەسێنا بووە توانی دەستکەوتی گەورەوە تا دەگەشتە ڕاپەڕین یەکێتی نیشتیمانیی کوردستان کە سامانێکی گەورە بوو لە ڕووی مرۆیی و فکر و بیر و باوەڕ بۆ ناوەی هەرێمی کوردستان و لە شاخەش وەتوانی ئەم پێشمەرگە دڵسۆزانەوە ڕێخستنی کۆمەڵێک کەسایەتی گەورە لە ڕووی سیاسی و لە ڕووی فەرماندەی عەسکەری تا بتوانین ئارمانجەکانی شۆڕەشی نوێی گەڵەکەمان پێدا کە بۆی دروست بوونە جێبەجێ کراوەویش بوو لە ساڵی 1991 یەکێتی نیشتیمانیی کوردستان توانی بە هاوکاری بەشێشتر لە هێزولانە سیاسیەکانی تر بەڵام یەکێتی نیشتیمانیی کوردستان قیادە و ڕابەری هەرە گەورەی بەهاری ساڵی ئەمشین بژین مامۆستال بەری سەرهەلدانێت چونکە خەڵکێک دەبێژیتن سەرهەلدان
صدفە چێ بوو مفاجئە چێ بوو هەرش نشکێکێوە چێ بوو ئەیکەتیە چەند ڕوولێک هەبوو بەری سەرهەلدان چێ بیت نەخشە بۆ هات بوو دانان کادێ چاوە سەرهەلدان چێ بیت کا چاوە پشتی سەرهەلدانێ ئەم دێ خۆڕاگرین و دەمین نەجهێت خۆدا بە دڵنیاییەوە بەرنامە و پلانی سەرهەڵدان و لە هیچ نیشتمانی کوردستان بۆەوە هیچ نیشتمانی کوردستان نەخشەدا ڕێژەری بۆ کاگن و شێروان لەگەڵ سەرۆک مام جەلال بە اتفاق و تەنانەت حیزب وڵایەتەکانی ترکیەکی پیانیان گوت پێیان شتێکی وەهمی بوو کە بتوانین ئەم کارە گەورە بکەین و هیچ نیشتمانی کوردستان پێ هەلەستاوەش وە خۆتان دەزانن ڕزگارکردنی لە شاری ڕانیەوە کە دەستی پێکرد تا دەگەی هەولەری هیچ نیشتمانی کوردستان کە جەنابی کاکۆسە سەرپەرشتی دەکرد لەگەڵ کۆمەڵ سەرکرداتی مەسەر لە شاری کەرکووک کە سلێمانیە تا دەگەشتە بادی ناژێکی نیشتمانی کوردستان ڕۆلی سەرپەرشتیکردن و پێشەنگ بوو بۆ ئازادکردنی سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و هیچ نیشتمانی کوردستان دەورێکی کاریگەری گەورەی هەبووە لە سەرهەلدان وەک جەنابی کاگنە و شێروان کە خۆی بەرنامەی باشی دانابوو بۆ سەرهەلدانەوە بە اتفاق لەگەڵ سەرۆک مام جەلال بەرنامەدا ڕەنجی کرابوو بۆ تەواوی ڕزگارکردنی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و نیشتمانی کوردستانیش ئەمە بەڵگەی ڤیدیۆی و کۆمەڵێک بەلگەی مێژووی هەیە کە نیشتمانی کوردستان قیادەی ڕاپەڕینی مەزنی گەڵەکەمانی کردووە. جەنابێتە دەستپێکی ئاماژە پێچەندیدا و ئەوێت ناوە ئەیکەتیەدا و ئەیکەتی دروستگیری کەسێت سادە نەبووینە کەسێت ڕەوشەنبیر بووینە مامۆستا بووینە دکتۆر بووینە و پلە بەرز بووینە ئەف عقلە ئەف حزرە ئەف ڕێکخستنە و ئەیکەتی دامەزراندی چەند شیە vê عقلی vê ڕێکخستنێ vê تەرتیباتێ پشتی سەرهەلدانێ بینتەت ناو باژێڕیدا خۆتان دەزانین یەکێک نیشتمانی کوردستان لە دروستبوونیوە تا ئێستا کۆمەڵێک فەلسەفە و بەهای پرەنسیپی زۆر جوانی تێدا هەیە و بۆ حکومڕانی هەرێمی کوردستانیش خۆتان دەزانین یەکێک نیشتمانی کوردستان دەست پێشخەر بوو بۆ دروستکردبوونی پەرلەمان بۆ دانانی قەوانین و دروستکردنی حکوومەت وە کۆمەڵێک شتی هەموو پێشنیارەکانی یەکێک نیشتمانی کوردستان ئەو کاتە ئەم ئەو قیادەی یەکێک نیشتمانی کوردستان قیادەی زۆر و شیار بوونە لەناو کۆمەڵگای کوردیەوە توانیان دەور و ئەساسێکی باش دامنن بەڵام بەداخەوە بەهۆی ئەم شەڕی ناوخۆ و کۆمەڵێک ئەسبابی تر نەتوانرایانی بەپێی پێویست ئەو مەبادەانەی نیشتمانی کوردستان کە هەی بووەوە هەلگری بیر و باوەڕێکی فراوانی ئازادی دیموکراسی پاراستنی مافی ژنان و مافی مرۆڤ لەوانەیە نەماتوانی بۆکو پێویست لە هەموو شوێنەکان بەردەستەی بکەین بەڵام نیشتمانی کوردستان تا ئێستاش هەر باوەڕی نەگۆڕی هەیە بۆ قیام و مەبادەانەی کە لەسەری دروست بووە. بەڵێ مامۆستاکەرم بەحسێ ئەم بێژین دێت تەدریجی هەی نەخوارێت چونکو دەمێمە هەندە و پرسیارێن مەژی گەلەکەن ساڵا 2003دا ئەم بێژین وەرچەرخانێک چێ بوو چ بوو نەمانە حکوومەتێکی بوو ناوێ حکوومەتە بەعەز حکوومەتە سەدام بوو ڕوولی ئەیکەتیە چ بوو نەمانە حکوومەتە بەعەزدا و هەمان دەمدا ڕوولی ئەیکەتیە چ بوو دیارکردنا جه یانجی دەستەسەرکردنا هەندێک کەسادا و دەستێ وەسوور بۆ بخۆینە کووردا خۆتان دەزانین یەکێک نیشتمانی کوردستان لە بەرگریکردن لە میلەتەکەی وە تەواو یعنی حیزبێکی تێکۆشەر بووە لە سەر ئاستی عێراقا و لەگەڵ معارەزەی عێراقی نیشتمانی کوردستان عێلاقاتی پتەوی هەبووە تەنانەت بەشێکی زۆر معارەزەی عێراقی هەمیشە لەگەڵ سەرۆک مام جەلال و یەکێتی هاوخەبات و هاوشان بوونە لە شاخەکانی کوردستانی یەکێتی دەستیانی گرتووە دوای ڕوخانی سەدام حوسێن یەکێک نیشتمانی کوردستان و سەرۆک مام جەلال دەورێکی کاریگەری هەبووە لە دروستبوون و بنیاننانەوەی حکوومەتی نوێ عێراقی و پەرلەمانی عێراقی و لە دانانی دەستور کە یەکێتی ینی بەرنامەیەکی باشی داناوە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان چەسپاندنی مادەی 140 وە دەستورێکی هەمیشەیی بۆ عێراقە بەشێک لە ماف و بەشێک لە مافەکانی هەرێمی کوردستان و پاراستنی قەواری هەرێمی کوردستان و کۆمەڵێک مەلەفی تر کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دەستورەی ئێستا هەیە بەرقرار و جەستە بووە تێداوە بە دڵنیاییەوە سەرۆک مام جەلال و نیشتمانی کوردستانیش دەورێکی کاریگەریان هەبووە لەوە تا دواتریش بوونی یەکەم جار سەرۆک مام جەلال بە هەڵبژاردننی یەکەم سەرۆکی عێراق لە مێژووە کە سەرۆک مام جەلال بوو ڕێگای دیموکراسی و دوای ئەمەش کە خۆتان دەزانن مام جەلال دەورێکی زۆر کاریگەری هەبووە لەسەر سەرجەم عێراق و بە تایبەتی لەسەر سەرجەم لانە سیاسیەکان ینی چجایی بیر و ڕای جیاوازی ئەلمانی بێت یان ئیسلامی بێت لەسەر هێز و لانە سیاسیەکانی عێراقی کە مام جەلال هەمیشە
لە ناکۆکێ زۆر قوڵەکان دەیتوانی بەخوانێک سەرجەم کێشەکان چارەسەر بکاتوە. بۆیە عەلی سیستانیش کە بە مامزەلالی گوت سەمامی ئەمامی عێراق فعلەنیش وا بوو. خۆتان دەزانن لە خیابی مامزەلال بارودۆخی عێراق خەلکێکی پشتی نەمانە مامجەلال مامۆستا چەند بێحەسیان یان چەند زانی و فعلا مامجەلال نەتەنێ ئێکەتیا بوو، مامجەلال یە هەمی عێراقیا بوو، یە هەمی کووردا بوو، نەمانەویدا گەلک ناکۆکی دیار بوون، نەمانەویدا گەلک کێشە بوو کووردا دروست بوون، بۆ عێراقیش دروست بوون. هەر بگرە شەڕێ داعش بگرە و حتا ڕۆژە ئەڤروکا و بڕینە بودجەی و ئەوان نافڕێکردنا پشکا خۆتان دەزانن دایمەن کە ئینسان گەورەشی لێ دەڕوای ئینجا هەست بە بۆشایەکەی دەکە کە ناوەتە لەوانەیە ئەو هەموو کێشانێک کە دێتە ڕێگات چارەسەر دەکە بۆیە زۆر هەست پێ ناکەی. بەڵام کە چوو کەسە گەورەکە لێ ڕۆی ژۆ بە تایبەتی سەرکردەیەکی گەورەی مێژووی و سەرۆک مامزەلال کە دەوری ئەساسی لەسەر ئاستی جیهانە هەبووە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سایتێکی دیار و هەم لە ڕووی شۆڕەتجێریەوە هەم لە سیاست مەداری و دووربوونی لە سیاست و شێوازی حکومڕانی و تێکەڵاوبوونی لەگەل سیستەمی شارەزایی لەگەل سیستەمی حکومڕانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناسینی کەسایەتی و سەرۆکەکانی دەور و بەرمان ئاسان نییە بتوانین لە عێراق شوێنی سەرۆک مامزەلا بکەینەوە بە دڵنیاییەوە. ئەم فەراغە گەورەیە سێبەرێکەشی هەر بە بۆشایەکی گەورە دەمێنێتەوە چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە عێراق بە تایبەتی بۆ ناوخۆی هەرێمی کوردستانیش ینی بۆشایەکی زۆر گەورەیە. ئەمە کە هەست پێ دەکەین لە دوای کۆچی دوایی سەرۆک مامزەلال هەرێمی کوردستان استقرالی سیاسی بەخۆن نبینەوە نەماتوانە تا ئێستا سەرجەملانە سیاسیەکان لە شوێنێکە کۆک بین و بتوانین گفتوگۆ بکەین بۆ بەشەوەندی میلەتەکەمان، بتوانین شارانووسی میلەتەکەمان و بتوانین ئەو چێشە و گرفتانی کە هەمانە چ لە ئاستی ناوخۆیەوە لە ئاستی حکوومەتی عێراقیە چارەسەر بکەین بەداخەوە کە نەبوونی کەسێک تەکۆکەرەوەی سەرجەملانە سیاسیەکانەوە بتوانین بەرژەوەندی بگن کاری میلەتەکەم پارێزن. ئەمەش بە کەسێک دەکرێت کە بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی شخصی وەلا بنێتەوە بتوانێت تا هەمووی خەڵک کۆ بکاتەوە. بۆیە هەر کەسێک بە قەناعەتی من وەکو سەرۆک مامزەلال بیکاتەوە سەرۆک مامزەلال تەسحێ بە شخصی خۆی دەداوە، تەسحێ بە حیزبەکەی دەدا بوو لە پێناو ئاشتی و ئارامی میلەتەکەمان لە پێناو چارەسەرکردنی کێشە قوولەکانی هەرێمی کوردستان. هەمیشە زەماوەر و کاریدانی یەکێتیمانی کوردستان ڕەخنیان هەبووە کە دایانگوت یەکێتیان کردە قوربانی یەک ڕێزی ناو میلەتەکەمان. سەرۆک مامزەلال ئەمە لای ئەوە بوو کە بە پیرۆزەکانی میلەتەکەمان و خوێنی شەهیدەکان کە هاوشان و هاوخەباتی سەرۆک مامزەلال بوون لە پێناو چی دروست بووە تەجروبەی سیاسی و شەڕی ناوخۆ کە هەموو تەجروبەی تاڵونە سەرۆک مامزەلال زۆر بە گەورەی بیری دەکردەوە. هەمیشە لای وا بوو ئیتر میلەتی کورد دەبێت بە هەر قۆناغی بێ بەحەسێتەوە بژیتەوە بە ئاشتی و بە ئارامی و میلەتەکەمان خۆشگوزەران بی و هەمیشە ئەوەی کە لە ئەستۆی سەرۆک مامزەلال بۆ لە بەغدا تەنانەت ئیشی وەزیرێک وایە کێشەی هەر کێشێکی گچکۆکەی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی نەوتی ماڵەوەش سەرۆک مامزەلال بانجی وەزیرێکی لە حکوومەتی عێراقی دەکرد و بانجی ئەو جهەتی معنی دەکرد لە حکوومەتی عێراقی بانجی دەکرد بۆ ئەوی کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت و خۆشبەختانەش تا سەرۆک مامزەلال لێرێ بوو هەرێمی کوردستان زۆر هەستی بە ئارامی و خەتەر لەسەر هەرێمی کوردستان نەبوو و ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی عێراقی نەیتوانی جوولەیەک بەهێز بکات دژی هەرێمی کوردستان و نانبڕین و موچە بڕین و بەڕاستی دوور بووەوە سەرۆک مامزەلال لێرە بووە. تەنانەت هێزولانە سیاسیەکانی تری عێراقیش حسابیان بۆ مامزەلال دەکردوە. ئەم کاتەی بەسەلەم بۆ نمونە جەعفەری ئیبراهیم جەعفەری سەرۆک مامزەلال زۆر بە ئاسانی توانی دووری بخاتەوە. بەڕاستی ینی پێگەی مامزەلال ئەوە بوو ئەو حسابیان دەکرد بۆ مامزەلال دەیتوانی ئەگەر کەسێک سەرۆک وەزیرانێک یان وەزیرێک زۆر دژی کورد بە مامزەلال قەناعەتی بەلایەنەکان دەکرد بۆ گۆڕینی. ئەمە یەکێک لە خاڵە هەرە سەرەکی کام و کە حساب بۆ پێگەی کورد دەکرا بەچێ بە سەرۆک مامزەلال ئەم هەیمەنەی هەبوو بەسەر حکومڕانی عێراقی. ڕاستە سەرۆک کۆمار تەشریفی بوو بەڵام سیاست و علاقاتی مامزەلال و قەناعەت پێکردنی دەوروبەر و لایەنەکانەکەی لەم قۆناغە تێپەر بوو. بۆیە ئەم بەدڵنیاییەوە من قەناعەتم وایە هیچ کەسێک ناتوانانی وەکو سەرۆک مامزەلال بتوانی ڕابەرایەتی عێراق بکەوە بتوانی سەرۆک کۆمارێکی سەرکەوتوبی چونکە دایمەن ئینسانەکان شخصیەتی کەسایەتێکە خۆی لە ئیش و کارە دەردەکەوێت نەک لە پۆست و پلە و پایە.
بو ایکتیان اجتماعی کردستان کرکوک و جهن وقتیایی چنکو مام جلال خودش رازی بید گلک بگرنگی السروان خالات راوستیا کرکوک و جهن وقتیایی اداره حریم کردستانه اگر ایوا چه بون اف جهه چند کردی نب اصل کو ایکتی و شخص جناب مام جلال داکو کیل سر کرد بون آوا بکتن خۆتان دەزانن ئەمە کێشێکی قوورە بینی هەرێمی کوردستان و شۆڕەشە یەک لە دوایەکەکان و لەگە حکوومەتی عێراقیە بتە خۆ ناوچەکان کە لە شنگارەوە تا دەگەشتە خانەقین و کەرکووک و مەخەمور و بەو منتیقانی تا دەگەشتە دووسقورمات و شوێنی کوردین یعنی هەم لە ڕووی عەدەدی و ژماری دانیشتوانەوە لە ڕووی خاکەوە لە ڕووی کەلتورەوە و پێگەکەوە ئەنی هیچ شتێک نییە لە کە برێن ئەمە ئەسبابێکەیە کە بتوانیت لە هەرێمی کوردستانی ئیجا بکەوە مەسەڵەن تۆ دەچێت شنگار چەند کەس دەبینی بە لە دەوروبەری شنگار و شنگارە تا ئیلا مەناتقی عەرەبیەکان نەبی چەند کەس دەبینی بە عەرەبی قسە بکە و لە کەرکووکە لە هەموو هەڵبژاردنەکان ئیسپات بووە بە تورکمان و بە عەرەب ناتوانن بگەنە نیوەی دەنگەکانی کورد لە دووسقورماتەوە بە هەمان شێوە لە خانەقینە جەلەولەیە مەندڵیە تا دەگەشتە مەخمور و لەولایە دەگەڕێتەوە ئەمە مناتقی کوردینەوە بە سەرۆک مامزەلال لە مرافعەکەشە نەخشەی عوسمانیەکانی هینە کە ئەمە گەورەترین بەڵگە بوو بۆ کوردستانی بوونی ئەم منتیقانەوە ئێمە وەکو اجتماعی کوردستان ئەوە لایمانمە بەبادا قەت تەنازۆ ناکەین لەو مەبادا گرنگووە بە مافی میلەتەکەمانی دەزانین وە پێم وانی هیچ کوردێکەوی بتوانانی نکۆری لەوە بکیان تەنازل بکات لە یەک مستەی خاچی هەرێمی کوردستان وە ئەمە بەداخەوە بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆمێکی سەقەت ئەم منتیقانەمان لە دەست دەکەمە کارەساتێکی گەورە بوو بۆ میلەتەکەمەوە بۆ منتیقەکە ئێمە بەڕاستی زۆر پێوە ماندوو بووین و خەباتمان بۆ کرد و تایبەتی لە دوای 2023 ولاش هاتنی داعش هەیەی کوردستان بەرگریی سەرسەخت بوو لە ناوچەدا بڕێوەکانەوە لە شنگارە و تاخانکردن بەس لە شنگار وەکو یەکێتی 113 شەهیدمان داوە اینجا لە سنووری کەرکووک کە خۆتان دەزانن مقاومەتی داعش نەحکومەتی عێراقی توانی بکە لە منتیقەی خۆیان و مۆسول و کریت و تا دەگەشتە بن بەغداوە لێرە لەو منتیقەی شنگار و مەخمور و باشیقە هەموو تەسمیلی ئیرادەی داعشکرا ناتوانێت بەڵامی شمالی کوردستان وە پێشمەرگەکانی زۆر قارەمانە ناتوانیان دۆستخورمات و خانەقین کەرکووکی قودسی کوردستان هەمووی بتوانین بە شێوازێک بپارێزین کە هەمیشە بەرگریەکی سەرسەخت بووە بۆ شمالی کوردستانەوە بەرگری بە خوێنی دایان فەرماندە و پێشمەرگەی یەکی شمالی کوردستان و میلەتەکەمان بووە. مامۆستا پشتی ڕیفراندۆمێ بحث ماده 140 حتى سر هستی بێدەنگ بووە ینی بیتن چه کۆڕ و سمینارەش دا چه دیوانەش دا بحث ماده 140 نەهێتەکرن ئەگەر چنە ئایا هێزەکە کوردی سیاسی دەوێتن کو ئەف مادە نەهێتە بەحثکردن و نەهێتە جێبەجێکردن بۆ یەکێ دی هەندێک گۆڕانکاریên دی چێبن الساحە سیاسیە هەرێما کوردستانە یانجی حکومەتە عێراقی ئەف مادە بێدەنگ کردیە و کورد ئێدی نەشێن تەداخڵێ تێدا بکەن. خۆتان دەزانن لە دوای ڕیفراندۆمەوە شکستێکی گەورە بوو بەسەر هەرێمی کوردستان داهات. ئەم ڕیفراندۆمە شکستێکی زۆر گەورە بوو. تۆ کە لە شکستێکی گەورە ئاسان نییە سێوەری ئەم شکستە بە زوو تێپەڕ بکەیەوە بتوانی بچیەوە سەر قۆناغەکانی پێش ڕیفراندۆم. ینی میلەتەکەمان زۆر گەڕاوە پاش بەهۆی ئەنجامدانی ئەو ڕیفراندۆمە ئاسان نییە ئێمە بتوانین جارشتی بە ئاسانی بینەوە قۆناغی پێش ڕیفراندۆم. ئەمە دەبی هەموو میلەتەکەمان بزانیەوە ڕۆن و ئاشکرا ئەوەی بۆ جێبەجێکردنی مادەی 140 بە هەماشەوە ئێمە جێبەجێمان کردبوو. کەسێک هەیە یانە بژیلانێکی سیاسی هەیە لە هەرێما کوردستانی و نەبێتن ئەف مادە دەستەوەی بێتە جێبەجێ. بەرژەوەندی حیزبی هاوکێشە سیاسیەکان وا دەخوازێکە لەوانەیە لە دوای گەڕانەوەی ئەم سنوورانە هاوشێشە و تەوازن هێز لە هەرێمی کوردستانە بگۆڕی خۆتان دەزانن کەرکووک پرانیە دەنگەکان بۆ شمالی کوردستان کوردە و یەکێتیە و ئێمە لە کۆی 12 مەقعدی پەرلەمانی عێراقیە لە ناوچە زێناکۆکان 8 بۆ 9 هەموو شەیەکی شمالی کوردستانی ناوێت ینی زۆرینەی ڕەهایە ئەمە
متاکید هاوکێشی سیاسی چ لە عێراقەوە لە هەرێمی کوردستانش گۆڕانکاری پێدا دەهێنێەوە هەمیشە چاو لەسەر ئەوە بووە کەرکووک و ئیدارەدانی کەرکووک لەژێر هەیمنە و دەسەڵاتی یەکی نیشتیمانی کوردستان دەربهێنرێت و بەداخەوە بەشێک لە ئاواتەکانیان هاتەدی لە ڕیفراندۆمەوە نەمانی پارێزگار و دەستگا ئەمنیەکان و نەمانی پێشمەرگە لە منطقەکان ئەمە مێژوویەکی ناخۆشە بۆ میلەتەکەمانەوە بۆ کەرکووچیەکانەوە خودی ئەنجامدانی ڕیفراندۆم لەم مەتیقانە کە ئەم کارەساتە گەورەی تێکەوتەوە ئەمەش دەچێتە ناو مێژوویەکی تری هەلەی سیاسی سەرکردەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە مامۆستا پشتی کۆنگرێ چارێ یەکەتیان نیشتیمانیە کوردستانê wasa biryarda ku xebat dêlbadînan dest pê ket. Ev pisyare digel zorîneya serkirdeyên êketiya Niştîmaniya Kurdistanê min behs lê kiriye. Min vê digel cenabê te vê pisyarê pitir ez behs bikim, em dê vê pisyarê pitir giftugû kein piştî em li navberê vegerîn. Gel me bin bîneran piştî navberê bersiva vê pisyarê dê wergirîn. Vegeryanede bu timamiya dîdara Ebrûkeyat gel mamostaya zor hêja Aras Mihemed Axa endamê serkirdatiya Yeketiya Niştîmaniya Kurdistanê û berpirsê malbendê çarê badînan. Mamosta em dê behsê wê hevpeymaniyekên ewet navbeyna Yeketiya Niştîmaniya Kurdistanê da çêbûy û bi zava goran. Xelkekê Cemawerê Kurdistanê hemî zor bey wisa hizir kir ku bi zava goran lêk nêzîkbûna wê di gel êketiyê dûrtir e lêk nêzîkbûna wê gel hindek hêz û layinên dîyên siyasî yên Herêma Kurdistanê. Bûçî wisa mufacee wisaş nîşkekê ve hata diyarkirin ku bi zava goran gel êketiya Niştîmaniya Kurdistanê hevpeymaniyek durist kiriye. ئەو هاوپەیمانی ئێمە و بزنەوەی گۆڕانی ئێستا نەبووە. ئەمە لە سەردەمی خوا لێ خۆشبووان سەرۆک مامزەلال و ڕەوانشاد کاک شێروان بووە و ئێمە چەسپاندن و ئەم بەها و بیر و وچانەی کە هەردوو بە ڕێزان هەیان بۆ لە دوای دروستبوونی گۆڕان و جیابوونەوەی کاکنەوە شێروان کە لە کۆتاییەکەی ئەوان هەستیان بەوە کردبوو کە ئەم جیابوونەوە هەڵە بوو و پێویستە یەکی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان بە قۆناغ ڕێک بخرێتەوە ئەوەنجا لە هاوپەیمانێک دواتر بوو تا بگەشتەوە یەک حیزبیشەوە بە تایبەتی کە لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامزەلال کاکنەوە شێروان هەستی زۆر بەوە غیابە دەکردوە خۆشی هەوری زۆری جدی بۆ دا بەڵام بەداخەوە بەهۆی نەخۆشکەوتنی ئەو دواتر کۆچی کاکنەوە شێروانیش نەماتوانی و ئەم لەمپەر و لەنگرانی کە هات چ لە ئاستی ناوخۆی یەکی نیشتیمانی کوردستان و لەناوبستنەوەی گۆڕانیش و تەداخلاتی دەرەوەش ئەم ئەتیفاقە یان ئەم هاوپەیمانێکە یەکی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕان لە دەباشان بە وجودی سەرۆک مامزەلال و ڕەوانشاد کاکنەوە شێروان جێبەجێکرا کە ئەتیفاقێک بوو شتی زۆر زۆر باش تێدا بوو بەداخەوە لەبار برا. بەڵام ئێمە وەکو سەرکردایەتی نوێی یەکی نیشتیمانی کوردستان دوای کۆنگرەی چوارەمە هەردوو هەواڵانی هاوسەرۆک ئێمە لەسەر مەبادئ و پرانسیپی سەرۆک مامزەلالەوە کاکنەوە شێروان کە هەموویان ئومێدێکی زۆر گەورەیان هەبوو بەسەر ئەم هاوپەیمانیە هەوری زۆر جدیمان داوە. ئێمە لە کۆبنەوەی سەرکردایەتیە هەم جەنابی کاک لاهور هەم جەنابی کاک باوڵ ڕاست پێران بۆ ئەوەی بتوانن ئەم ئەتیفاقە بیکەن و بە تایبەتی لەگەڵ بستنەوەی گۆڕان. ئێمە دەبێت بزانین ئێمە و بستنەوەی گۆڕان لە شین و گریانە پێکەوەی و لە خۆشێکاشە پێکەوەی. بۆ نمونە ئەم یادەی ئەمڕۆیەکی شەشە دامەزراندنێکی نیشتیمانی کوردستان زۆرینەی ئەندام و کادیر و تێکۆشەرەکانی ناوبستنەوەی گۆڕانیش بەشێکن لەم مێژووە و لە کۆچی کاکنەوە شێروانە کۆچی تعزیی هەمومان بوو و لە کۆچی سەرۆک مامزەلالە تعزیی هەمومان بوو
لە قادری حاجی عەلیە ئێمە پێکەوە دەگرین و پێکەوە خۆیمان ڕشتووە پێکەوە ئەم حیزبەمان دروست کردووە مەبادە و فکر و فەلسفەمان زۆر لێک نزیکە ئێمە دوو حیزبی زیانینە لە ئایدۆلۆژیا لە بیرکردنەوە لەوانەیە لەسەر ئیدارەدانی یەکێتی نیشتیمانی کوردستان یان ئیدارەدانی حکومڕانیە زۆر خلافمان هەبوو لە ڕێبوو بەڵام ئێمە هەستمان بەوە کردووە کە ئەم لێکترازانە یەکێتی نیشتیمانی کوردستان و وزنەوەی گۆڕان هیچ سوودێکی نەبووە هەم بۆ زۆنی سەوزە و هەم بۆ وزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەتوانین پێکەوە مەبادە پیرۆزەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری دامەزراوە مەبادانەی لای سەرۆک مامزەلال و ڕەوانشاد کاکنەوشێروان بتوانین بەرەو پێشەوە ببینەوە بە دڵنیاییەوە ئەم ئەتیفاقەش ئەندام و کاردێکی هەردوو لامان زۆر دڵخۆش بن و خەڵک و جەماوەری یەکێتی وەلایەنگران و دۆستمان ئەمە داواکاری ئەساسیان بوو کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕانیان کرد بەشێک لەوانەیە بەشێک لە کاردیرەکانی خۆمانیان لە بزنەوەی گۆڕان لەمەلا لەولات تێبینی و ڕخناهی بەڵام کۆی گشتیەکە هەمیشە لە ناو حیزبێکی دیموکراسیەوە ڕاو بیر و بۆچوونی جیاواز دەبێت بەڵام وەکو بادنی گوتنی پرانیا ڕەها یان زۆری نەی ڕەها لە ناو هەردوو هێزە ئەمە پێیخۆشەوە بە ئامانجێکی پیرۆزی دەزانی کە ئەم هاوپەیمانیە کە بتوانین لە داهاتووە کۆمەڵک سێکتەری تریش لە خۆ دەگرێت بتوانین نەک لە پەرلەمانی عێراقەوە لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەتی خۆجێیەکانی پارێزگای سلێمانیەوە لە شوێنەکانی ترە بتوانین پێکەوە ئەم ئەرکە پیرۆزەی کە لەسەر شانی ئێمە و بستنەوەی گۆڕانەوە ئەم بەها پیرۆزانەی کە هەردوو خاڵی خوژبان سەرۆک مامزەلال و کاکنەوشێروان بۆ ئێمان جێشتووە بتوانین دەرگازکەین بۆ قۆناغێکی تر و حکومڕانیەکی جوانتر و ڕەشیتر پیشانی خەڵک بدەین و تەوازنی هێز هەرێمی کوردستان و گۆڕانکاری پێدا بێت. مامۆستا لێک نزیک بوونێک دیارە ئەتناوبینە ئەیکەتیە نیشتیمانیە کوردستانیدا و حەزبین ئیسلامی یەن هەرێما کوردستانی لێ تێتە دیارکردن vێری وێرە هەنێ و لێک نزیک بوونە ئەیکەتیە و دگەل هێزین ئیسلامی تشتێکی لێک دوورە و حتا حرامە لێبوو هەندێکە زۆر حەلالە و چ کێشە ژینینە و براماکێت ئێکودونە هەکەر تو دگەل حەزبەکە ئیسلامی شیعە النەجەف و کەربەلا لێک نزیک بوونێ بکەیت تەمامە کێشە نینە بەس ناچێ بیت تو دگەل هێز و لایەنێکی سیاسی ئیسلامی الکوردستانی لێک نزیک بی ئەو حەرامە. ئێمە کۆی ئێتاری سیاسی لە هەرێمی کوردستان هەموو لایەکمان سیاست دەکەین چی ئێمە ئەلمانیەکان و هێزە ئیسلامیەکانیش فکر و مەبادە ئەمە جیاواز بەڵام مەساڵح و بەرژەوەندی میلەتەکەمان و شێوازی حکومڕانی و دیمای هەمی کوردستانی ئەمە شتێکترە بەڵام بۆ ئەم هێزوولانانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکتر بنیان بتوانن ئێمە و چارپێز لایەنە چلێک تێگەیشتن بیان ئاستی ئەوە بی کۆبنەوەتی بەردەواممان هەبیوە بیرکردنەوەیەکمان هەبی بۆ شێوازی نوێی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تەوێعیە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هێزێک بۆ توانیتی ئازادی ببەخشێتە سەرجەم لایەن و سیاسەکانی ترکە لە هەرێمی کوردستان بە تایبەتی خۆتان دەزانن لە ئیدارەدانی سنووری سلێمانی ئێمە پارێزگای سلێمانی لە حکوومەتی خۆجێ بەشداریمان بە بستنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی سۆشیال هەموو لایەن و سیاسەکان ئێمە بوارمان دایتێنێت کە حکومڕانی بکەن لەگەڵ ئێمەیە تا ئێستاش کەوادیرەکانی ئەوان قایمەقامن مدیری نەحیان پارێزگان محافظن کۆمەڵک پۆستی تریانی ئەمە خۆی یەکە وجودەکە کە بەرچاوڕۆنی باشتر داتە ئەو لایەنانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بوار دەداتە سەرجەم لایەنەکان بۆ ئەوەی کاری سیاسی خۆیان بکەن و بەشداری حکومڕانی بن لەگەڵ ئێمەیەوە تەنانەت ڕۆژنامە نووس و تەلەڤیزۆنی مەعارەزە و زۆربیان لە سنووری سلێمانی تەماشاکە هەمووی کەناڵە ڕئیسیەکانی حیزب و لایەنە سیاسیەکانی تری ئیسلامیش هەر لە پارێزگای سلێمانیە کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو هێز و سیاسیەک زیاتر لە پێشترە بۆ ئەوەی خەڵک لایەنە سیاسیەکان ئیسلامی بنەوە غیر ئیسلامی بێنە پێشکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لێک تێگەشتنیان هەبێ یان ئیتفاقیان هەبێ پێم وایە بەشێکی تەبیعی دەزانم ئەمەوە دیارە خۆتان دەزانن
هەموو شتێک کە توتیفاقت کردی لێک تێگەیشتنتە بوو هەر شتێکە بی ئەمە نیەکەوە بەمانای وابی ئێمە دژاتیە بولانەکە دژاتی بولانشتیوە ئێمە هەر ببنە هەرگری فکر و فەلسفەی ئیسلامیان ئەمە ببنە هەرگری فکر و فەلسفەی ئەلمانی بەڵام حکومڕانیەت و شێواز بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتی لە چیادا بێ بۆ خۆشگوزەرانی میلەتەکەمانەوە بۆ یەکڕێزی میلەتەکەمانەوە بۆ بەرقراربوونی ماف و داواکاری میلەتەکەمان پێویستە سەرجەمی زولانە سیاسیەکانی تریش بیر لەمە بکەنەوە تەبیعیە ئەمە هاوپەیمان تێستا لە بینی یەکجێتی و گۆڕان هەیە لێک تێگەشتن لەگەڵ لایەنەکانی تر تەبیعیە لە ئایندە کۆمەڵە لایەنی تریش بێنە ناو هاوپەیمانی دەرگای فەکریە بەتاکید فراوانتر بکەیت و ئەوەی پێکەوە بتوانین دەستکەوتی گەورەترمان هەبی لە حکوومەتی عێراقیە چونکە ینی من لە بیرمان ناچێ حکومڕانی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان هەمیشە دژاتی زۆرە چ لە ئاستی دەوروبەرەوە لە ناوخۆی عێراقەش هەمیشە پێویستە کورد لەسەر پاراستنی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان و لەسەر ماف و داواڕەوەکانی میلەتەکەمان سەر مادەی ١ داواکاری دەستوریەکانی هەرێمی کوردستانە لە حکوومەتی عێراقی پێویستە ئێمە یەک بیر و باوەڕمان هەبی و پێکەوە شەڕی بۆ بکەین ئەمەی تر خلافاتی ناوخۆمان با بۆ ناوخۆمان بی بەڵام کە چوونە بەغدا پێم وایە بۆ گەورەی میلەتەکەمان بۆ قوربانیدانی میلەتەکەمان وا دەخوازێت لە هەموو لایەنەکەمان پێکەوە بین بۆ پاراستنی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان و بەها پیرۆزەکانی زۆرجان مامۆستا پشتی کۆنگرێ چارێ یەکێتیان نیشتیمانیە کوردستانی وەسا دیار کرد و ئێدی خەبات دێلبادینان دەست پێکەت چ جوورێ خەباتەیە دێلبادینان دەست پێکەت وڵا بەدڵنیایی خۆ خەباتی چەکداری نیە هەر خەباتی سیاسی و چالاکی سیاسی و حیزبیە و خۆتان دەزانن لە ئەسبەرین و کەژی ئیکەتی دەڤەرە بادینان بوو ینی غیابەوەی دەڤەرە بادینان نەبووە ئێمە لە هەم وجودمان هەبووە لە بادنە لە هەموو شوێنەکان خۆتان دەزان لە دوای کۆچی دوای سەرۆک مامجەلال نەخۆشکەوتنی ئەو لە دوای کۆنگرەی سێوە ئێمە 10 ساڵ کۆنگرەمان نەکرد و ئۆرگانەکانی یەکێتی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان شەلەلی تێکەت بووەوە مینبەری ناوێشەتی دروست بووبووە نەبوونی قرار و نەبوونی کۆبنەواتی سەرکردایەتی و بڕیاردان ناوێچێتی نیشتیمانی کوردستان گەشتووە ئاستێکی زۆر کە تەسیراتێکی زۆر سەلبی هەوی لەسەر هەم جەماوەر و ئۆرگانەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە ئێمە لە کۆنگرەی چوارەم هەم بە پەیڕە و پرۆگرامێکی نوێوە و هەم بە فەلسەفە و بیر و باوەڕی نوێوە کە لە هەموو سێکتەرەکانی تر گۆڕانکاری گەورە کراوە لە خودی هەیکەلێتی حیزب بۆ نزیکەی ١٧ بۆ ٨ ئەم سەرکرداتی هاتوونە بۆ ئێستای سەرکرداتی یەکێتی نوێن خوێنی نوێنەوە سیستەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سکرتێری گشتی گۆڕا بۆ هاوسەرۆک و مەکاتبەکان شێواز و ئیشکردنیان گۆڕاوە مەڵبەندەکان شێوازی ئیش و کارەکانی گۆڕای پێشتر مەڵبەند زۆر مرکزی نەبوو لە ئیش و کارە بەڵام ئێستا مەڵبەند استقلالێتی خۆی هەیە دەتوانی دەستکراوەترە چ لە ڕووی داراییەوە لە ڕووی پێگەی سیاسیەوە لە ڕووی بڕیارەکانەوە و عیلاقاتەوە دەتوانانی ئێستا مەڵبەندی پارێزگاکەن ئەم پارێزگاکە حسابی یەکێتێکی بچووکراوە لە هەرێمی کوردستان کە دەتوانی هەموو قرارات شدا بە تایبەتی ئێمە کۆمەڵێک سەرکردایەتین و هەیئەتی مەڵبەند و دەتوانین ئێمە بەرنامەی کاری خۆمان دایبڕێژن و خۆمان پلاندا بنین خۆمان داواکاری و پێشخستن و ئیش و کارەکەمان ڕێک بخەین پێشتر لەوانەیە لە زۆر شتە غیابی هەبوو بەڵام ئێستا خۆتان دەبینین لە بادینان زموزۆلی کادیرەکانمان و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گۆڕاوە توانیتمان تا ڕادێکی باشتر بخای هەبوونی بربەستی کۆرۆنە و ناخۆشی و تەراکمی مەشاکلات لە مەڵبەند و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەشێکی زۆر لە قەیرانە دەرباز بوونەوە ئێستا خەریکین هەموو کادیرەکانی زۆرینی ئەمانەی کە لە ئیش و کار نوانی لە دەرەوەش کە پشتیوانن هاتووتنە ناو جەماوەری خۆمان خزمەتی جەماوەرەکەمان دەکرد ئێستا من ئەوەی لە مەڵبەند ڕۆژانە پێشوازی لە خەڵک دەکەم و لە کادیرەکانی خۆمان دەکەم هەمیشە مەسئولی کۆمیتەیەکەم یان کارژێری مەڵبەند و جێگیرەوەندانی مەڵبەندێک تا دەگەشتە ئاستی خوارەوە دەستی کەسێکی گرتووە هینایەتی بۆ لای من بۆ ئی خزمەتی بکە یا ماڵە شەهیدەکان ئەندامە و دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لی قەوماوە وەزعی خراپە هەمیشە هەموو کادیرەکانی ئێمە لە باتۆفە بگرێت تا ئاکری وەردەڕەش
شەو ڕۆژ لە ناو خەڵک و جەماوەرەکانە و شەو ڕۆژ لە قسمەتی خەڵکدار ئەوەی لە توانای هەندا هەبووە کردەوە ئێمەش وەکو مەڵبەت پشتیوان بووینەوە هاوکار بووینەوە بە بەرنامە و سیاست و نازێنوێەوە پێم وایە گەر بادینان نمونەکی جوانی حیزباتیمان کردو لە ساڵی ڕابردووە بە شادی سەرجەم کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەتیکەوە لە منتەکانی تریش هەست پێ دەکەن کە لە بادنان یەکێتی نیشتیمانی کوردستان کەرفی بەرز بۆتەوە. زۆر باش مامۆستا ئەوێ پرسیارێ ئەزل جەنابێتت کەم پێش هەمی کادر و لاینگرین ئێکەتیەوە کادر و لاینگرین ئێکەتی جەنابێتت بینن مامۆستا ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکرداتی و بەرپرسی ماڵبەندی 4 کەسێ ئێکێ یێ ئێکەتیێ ئەلڤێدەڤەرێ گومان تێدانینە جەنابێتە کەسێ ئێکێ هەنی هەکەر ئەڤروکە کادرێک بێتن دیفچوونە بابەتێک کە دهێتە دەف جەنابێتە تو چەند پشت ڕاستیە دەیە کادر و لاینگرێت خۆ یێت ئێکەتیێ کو هینب خۆدانن هینت بێ کەس نینن ئەو ڕۆژە چووە و هەکەر ئێکێشوە ئەت ئەردێکی ڕا بێتە پاش ڤەلێ برن یان بێتە دەستگیرکردن یان خۆ گومانجی بێتە سەرەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆم و سەرکردات و هاوسەرۆکان دڵیا من لەسەر کادیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و مافەڕەواکانیان دڵیا من نەک قبوڵ ناکەین ینی هێلی سوورە کادیرەکانی ئێمە غەدەر لێ بکرێەوە ئێمە بەڕاستی ینی خۆ ئێمە حیزبەکی هەرێمی کوردستانی خەباتمان کرد و تێکۆشانمان کردەوە و ئازادی ئێستا هەیە بەرهەمی زۆرینەی بەرهەمی ڕەوای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەرهەمی خەبات و تێکۆشان و ماندووبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئێمە حیزبێکی سیاسین لە هەرێمی کوردستان هیچ شوێنێک مەمنوع و قەدەغانین ئیشی سیاسی بکەینەوە من دەزانم لێرەوە لەوێ لەوانەیە لە پارێزگای دۆکە زەخر لە کادر و ئەندامانی ئێمە بکرێت بەڵام کادرەکانی ئێمە و ئەندامانی ئێمە لەم قۆناغە تێپەڕیوەوە دەرباز بوون قەت جێنادەنە ئەو شتانەوە زۆر بەورنەوە هەمیشە ڕۆژ بە ڕۆژ مسەرتر دەبن لەسەر فکر و فەلسەفە و مەبادەئەکانیان و ئەم ڕۆژگارە چوو ئێمە دەبی بیر لە شتی تر نوێ بکەینەوە چی بەڵام ئەvە هەیە ینی ناف ئەم بژین ساحە سیاسی هەیە حتا ئێکەتیبوون الدهوکێ جەنابێتە زانیت ینی قورسە نەوەکی شتێکی نۆرماڵە بەدڵنیا هیەوە لە چەند مانجی ڕابردوشتی زۆر ناخۆش لە باتیان ڕوویدا ئەوە زیندانیکردنی ڕۆژنامە نووسان و بە ناحەق حکومدانیان کە بەشێکیان باگراوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەم شتانە هەبووە بەڵام تێتە گوتن و ئەvە پیاسای هاتنە سزادان مامۆستا بەتاکید بەڵام ئێستا قەواری هەرێمی کوردستان دادگای هەرێمی کوردستان حکومڕانی هەرێمی کوردستان لەلایانی نێودەوڵەتی لە عێراقا لە وڵاتەکانی ترە لە وڵاتانی کە هاوپەیمانی ئێمە و پشتیوانی ئێمە هاتیتە ژێر پرسیارە یاننا عیبە و لەکەیەکی گەورە نییە بە نیوچەوانی حکومڕانی هەرێمی کوردستان لە زیندانیکردنی 5 کەس بەبێ تاوان نەتیجەکەی چ بوو نەتیجەکەی وەک بۆ ڕیفراندۆم دەبی مامۆستا وڵی هیوادارین هیچ جارێک میلەتەکەمان کێشەی گەوری وەکو ڕیفراندۆم نێتەوە پێشی چکە ئەمجاران نەمانی ئەفجارەژی بەس خەلک و جیهانە ئەم بژین وڵاتێن زەل هەیە ساڵتینە سەرخەت و ئومێد دەکەین گلەیل vê بەریارێ هەیە ئومێد دەکەین هەداریە بالا نەهاتەکردن ئەو نەکسەچی بوو نەگلەیان هەیە تێبینی زۆر جدیان هەیە لەسەر گلەی فەرقە لەگە تێبینی جدیان هەیە و قبولیان نیە بەڕاستی پەیمانیە قبولیانێ بتوان ئەم کەیسە بۆ شێوازە بڕۆ ئومێد دەکەین کە لە دوای ئەم تێبینی جدیانە و بیر و ڕای سەرجەملانە سیاسیەکانی هەرێمی کوردستان محکەمەی تەمیز دووبارە بە کە شتێک ماوە من لە ڕووی قانون دەزانم تەسحیحی تەمیزی ماوە بتوانن ئەم قرارە هەڵی کە داویانە قرارەکە ڕێکی خەنەوە و چایکردنەوە کە بتوانین تا ئاستێک متمانە بگەڕێتەوە کە خەڵک ئومێدەشتری لا چاوی و کە دادوەرەکانی ئێمە دادگاکان بێلانی خۆیان بپارێزن و دوور بن لە زەخت و فشاری هیلانێکی سیاسی ئەوژی چێ سیستەمی دادوەری لە هەر وڵاتێکە بێختەوە ژێر پرسیار ئەمە کارەزاتیش زۆر گەورە دەبیتەوە هیچ کەسێک لە ژیانی خۆی لە ماف و شایستەکانی خۆی لە وڵاتە لە زەوی و زار لە مافی شخصی و کەسی هەمووی دێکێتە ژێر پرسیارەوە خەڵک گومانی نادووسێت بەیانی تو لەسەر قسەیە کە ڕۆژنامە نووسێک حکومکەی لەوانەیە
بتوانی کەیسێکم بۆ دروستکەی ملک و ماڵەکەشم لێ وەرگریەوە کۆمەڵێک شتێک زۆر گەورە ڕوودەدا هیوادارین ئومێد دەکەین ئەم قەیرانە قوڵە ئێستا هەیە کۆتایی پێبێت و لە بەرژەوەندی میلەتەکەمان و لە بەرژەوەندی سربەخۆی دادگای هەرێمی کوردستان کۆتایی بێت زۆر بەس مامۆستا هەمان دەمدا هەر پێنگاوێک نەبوو بوو پاژڤەبرنا حکمڕانیە هەرێما کوردستانیش جاوێت وڵاتێن زەلهێزە بوو باڵگەتە نەبوو ئێستا وڵاتانی هاوپەیمان بە تایبەتی ئەمریکا هاوکارمانە هەگەر خوب بینە ئازادکردنجی ئەوان لەسەر مەسەلە ئازادی ڕاددەربڕین ئەوانە زۆر مسڕن و ئەمان نانەوەی دیکتاتۆریە دروست بتۆ لە وڵاتانە قوربانی زۆریان داوە بۆ نهێشتن دیکتاتۆریە لە منجەکەکە تایبەتی لە عێراق ئەمریکا بە تایبەتی بە بریتانیا و فەڕەنسا زۆر پشتیوانی کورد بوونەوە پشتیوانی نەمانی دیکتاتۆریەت بوونە لە عێراقەوە ئەوان نانەوەی جاشتی دیکتاتۆریە دروست بوو قبولیشیان نییە بەڕاستی ئەم خەبات و تێکۆشانەی میلەتەکەمان وە پشتیوانی وڵاتانی زلهێز و ئەو مەسروفاتانی کە ئێستا کراوە لە عێراقەوە لە هەرێمی کوردستانەوە بەتایبەت ئێستاش تەماشاکەن چەند لیوای ئێمە ئەمریکا خەریکە پرتەچامکە پارە و هاوکاری بوو جەدابین کە ئەو نایەوێت سیستەمی حکومڕانیە فەشەل بێنێ و دەوێتی پشتیوانمان بکەوە بەڵام بە شێوازێک نەک ببتە دیکتاتۆر حکومەتی هەرێمی کوردستان لەسەر میلەتەکەی دەبێت حکومەتێکی شەفاف و ڕوون و ئاشکرا و ئازادی و بەهایە مرۆڤەکان تێدابی و بپارێزێت. مامۆستا ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتیان نیشتیمانیا کوردستانی بەرپرسی ماڵبەندی چارێ بادینان زۆر سوپاس بوو تەکوت و میێوان بووی دیدارە ئەڤروکەدا. سوپاس کاکە بولبول بۆ خۆت و ستافەکەت بەخێر بێنەوە دووبارە و یادی دامەزانانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەنابتان و تەواوی ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان و سەرجەم هەرێمی کوردستان پیرۆز بێت. دەستخۆش. سوپاس بووەژی بۆ هین بینەرێن مەبوون. زۆر سوپاس.